وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند وڵاتەکەی بە هیچ شێوەیەک دەست ناخاتە ناو کاروباری ناوخۆیی عێراقەوە. ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە پرێس کۆنفرانسی هەفتانەی خۆیدا ڕایگەیاند کۆماری ئیسلامی ئێران لایەنگری هیچ گروپێکی ناوخۆیی عێراق ناکات دژی گروپ و لایەنێکی دیکە. ارتباط ما با همه طرف‌های عراقی فارغ از مذاهب یا جریان‌های قومی پەیوەندی ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان لە عێراق بەبێ گوێدانەشناسی ئاینی یان نەتەوەیی پەیوەندیکی بەردەوام و بەربڵاو و قوڵە و خاوەن مێژوویەکی دوور و درێژیش ئێمە خۆمان ناخێنە پاڵ هیچ لایەن و گروپێکی سیاسی یان ئاینی دژی گروپی لایەنێکی سیاسی یان ئاینی تر تێڕوانی ئێمە بۆ عێراق تێڕوانینە بۆ وڵاتێکی یەکگرتوو. نگاه به یک کشور واحد هست. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران هەروەها سەبارەت بە دوایین بارودۆخی دانوستانەکانی زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ڕایگەیاند وڵاتەکەی کۆمەڵێ هێڵی سووری هەیە کە دابینکردنی بەرژەوەندیەکانی ئێران یەکێک لەوانەیە و ئەگەر ئەمانە ڕەچاو بکرێت ئێران ئامادەی ڕێکەوتنە. ما در مرحله پیشرفت قرار داریم اما اینکه بگیم که به توافق نزدیک هستیم ئێمە لە دانوستانەکاندا لە قۆناغی پێشکەوتن داین ئەم خولە لە دانوستانەکان ئێمەی نزیک کردوێتەوە لە ڕێکەوتن ئەوەش پەیوەندی بە چاوەڕوانی مەشروعەکانی ئێمە هەیە کە لایەنی بەرامبەر و بەتایبەت لە ئەمریکا هەمانە ئێمە پێمان وایە گەیشتن بە ڕێکەوتن نزیکە. آمریکایی است ما معتقدیم حتما زمینه برای توافق وجود داره. لە کاتێکدا کە گرنگترین بابەتی ڕۆژی ناوخۆی ئێران ئەنجامی دانوستانەکانی ڤێنایە وەزیر و وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ئەڵێن ئەمریکا لە دوایین خوڵی دانوستانەکاندا لەسەر دوو بابەت لە کۆی سێ بابەتی داواکراوی ئێران نەرمی نواندووە و کۆماری ئیسلامی ئێرانیش لە چەند کاتژمێری داهاتوودا وەڵامی فەرمی خۆی ئەگەیەنێتە لایەنی بەرامبەر. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.